لە گەورەترین هەرەسهێنانی داراییدا لە دوای ساڵی 2008 دەسەڵاتدارانی ئەمریکا بانکی سیلیکۆن ڤالیان داخست. ئەوەش دوای ئەوە هات توانای خۆگونجاندنی نەبوو لەگەڵ بەرزکردنەوەی سوود کە وەزارەتی خەزینە ڕایگەیاند و نەیتوانی لە ماوەیەکی کورتدا سامانی خاوەن پشکەکان بگێڕێتەوە. ئەو هەنگاوەش ترسێکی زۆری لایەوە بەرهێنەران لە بانک و بازاڕەکانی دراودا دروست کرد کە بووە هۆی دابەزاندنی لە سەدا 60 ڕێژەی پشکەکان. بەوەش 4 بانک لە ماوەی یەک ڕۆژدا و لە بازاڕەکانی دراودا بڕی 52 ملیارد دۆلار زیانیان لێکەوت. لەو شڵەژانە ئابووریەشدا بەشدارانی بانکی سیلیکۆن ڤالی لە تەنیا ڕۆژێکدا داوای ڕاکێشانی 42 ملیارد دۆلاریان کرد و بانکەکەش نەیتوانی وەڵامیان بداتەوە. سەرەڕایەوەی بۆ چارەسەری ئەو قەیرانەی دەیویست 2 ملیار و 250 ملیۆن دۆلار کۆبکاتەوە تا قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە کە لە فرۆشتنەوەی پشکەکاندا بەهۆی بەرزبوونەوەی نرخی سوودەوە لێی کەوتووە. بەڵام ترسی خستە دڵی بەشداران و دەستیان کردە پەلەکردن لە کێشانەوەی پاشەکەوتەکانیاندا. هەرچەندە ئەلیکساندەر یۆکۆمی توێژەری بواری پشکەکان بانکی دۆڵی سیلیکۆن بە کەمێک جیاوازتر لە بانکەکانی دیکە لە قەڵەم دەدات چونکە زووتر وەڵامی خاوەن پشک و کۆمپانیاکان دەداتەوە. بەڵام ئەو قەیرانەی بەرزکردنەوەی نرخی سوود دروستی کرد لە توانای چارەسەرکردنی ئەو بانکانە بەدەربوو. جانی دیەلینی وەزیری خەزینەی ئەمریکا باسی ڕیشەی قەیرانەکەی کرد و ڕایگەیاند. لە ساڵی 1789 واشنتۆن هەمیشە ئەرکەکانی لە دانەوەی قەرزی سەرشانیدا بە شێوەی گونجاو جێبەجێ کردووە و دەبێت لەسەر ئەوە بەردەوام بێت. بۆیە بەپێی بۆچوونی من و خەمڵاندنی ئابووری ناسان لە گشت بوارەکاندا دواخستنی قەرزەکانمان دەبێتە هۆکاری کارەساتێکی ئابووری و دارایی وڵاتەکەمان. لە 40 ساڵی ڕابردوودا ئەمریکا هیچ کاتێ دەستەویەخی هەڵاوسانێکی ئابووری وەکو ئەمڕۆ نەبووە. چەندین هۆشداری لەسەر نزیکبوونی قۆناغی کەڵەکەبوونی هەڵاوسان دراوە. بۆیە بانکی فیدراڵیش لەسەر بەرزکردنەوەی نرخی سوود بەردەوامە. باوەکو وەگەری گەڕانەوەی قەیرانەکەی ساڵی 2008 زۆر بەهێزە کە ئەو کاتە لە بانکێکەوە دەستی پێکرد و گەیشتە گەورەترین ئابووریەکانی جیهان. هەرچەندە سیسیلیا ڕۆزی سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکارانی ئابووری کۆشکی سپی ئەوە ڕەت دەکاتەوە و دەڵێت پێگەی سیستمی بانکی ئەمریکا زۆر لە 10 ساڵ لەمەوبەر بەهێزترە. بەڵام ئەو لێدوانی ناوبراو ناتوانێت ڕێگە لە فرمێسکەکانی ئەستێرەی سینەما شارۆن ستۆن بگرێت کە ڕایگەیاند لە 24 سەعاتدا نیوەی سامانەکەی کە بە 60 ملیۆن دۆلار مەزەندە دەکرێت لە دەست داوە. ئەگەر ناوبراو لە میدیادا هاواری خۆی بکات، هەزاران خاوەن پاشەکەوتی مایەپووچ لە بێدەنگیدا فرمێسکەکانیان دەبارێن و قەرەبوو ناکرێنەوە.